مادەی هۆشبەرەکان مەرج نییە هەر ئەو مادانە بن کە لەسەر جادە و کە بەکارەهێنرێت و کە مەسەلەن بە قاچاغ جاری وایە دەرمانێکە ئێمە بەکارهێنی وەکو پزیشکان بۆ نەخۆشەکان تووشیە بێ مەرج نییە ئەو دەرمانە پزیشکی دەرونی بەکەمترین دەرمانی ئێمە خەڵک هەنایکە نیمانە بەڵام پسپۆرەکانی تر بۆ نمونە هەندێک مادە هەیە وەکو ستیرۆیدەکان کە لەوانەیە ئەرێک کە لێرە دانیشتووە بەشێکی زۆرمان چەند جارێک دەرزی تێکەڵەمان لە خۆمان نابکەوە شتێکی زۆر هەڵەیە مادەیەشی تایە ستیرۆیدەوە یەکێکە لەو مادانە کە گونجێ هۆگربوون دروستکە ئالودەبوون جسمی ئینسان دروستکە لەبەرەوە هەر مادەیەک ئەو تایبەتمەندی هەبوو پێوترێ مادەی هۆشبەر دووەم شت لەسەر ئامارەکان ئێمە بەڕاستی لە کوردستان ئامارێکی دقیقمان نییە تەنها یەک ئامارمان هەیە 2006 بۆ 2007 WHO توێژینەوەیکی کردووە لە عێراق و کوردستانە ناوچەی کوردستانی بەجیا وەرگرتووە کە ئەڵێ بەنزیکەی لە 100 کەس 0.4 خەڵکەکە بەکارهێنێ واتە لە هەر 1000 کەسێکی ئێمە کە سونیوێکمان مادەی هۆشبەری بەکارهێناوە 2006 2007 کە مادەی هۆشبەر شتێک بوو زۆر جێگەی باس و تێبینیمان نەبوو کەمترین توشبوومان هەبوو بە مادەی هۆشبەر ئایا دوای 15 ساڵ چی ڕوویداوە بە دڵنیاییەوە گۆڕانکاریەکە زۆر گەورەیە بەڵام لە وڵاتێکی وەکو ئەمریکا بە نزیکەی لە 8 دانیشتوانەکەی هۆگر یان بە خراپ مادەی هۆشبەر بەکارهێنن لەبەر ڕێژەیەکی بەرزە لەوێ بەدڵنیام لێ ڕێژەکە داتاکان وەربگرینەوە ڕێژەکە زۆر زیادی دەسەوای لێ هاتووە ناوچەیە گەڕەکێک تەنها جاروێ خێزانێک بەدەگمەن لی دەرەچێ بڵێ وڵا کەسێکی نەبێ بە دوێ مادەیە بچێ بەتابەت لە هەندێک مەنتیقەی سنووری و ناوچەیی کە نزیکن لەو شوێنانەی کە بە ئاسانی مادەی هۆشبەریان پێیەکات سێم خاڵ جۆرەکانی مادەی هۆشبەر چین ئێمە لە ڕووی دابشکاری جۆری مادەی هۆشبەر زۆر دابشکاریمان هەیە دابشکارێکمان هەیە لەسەر بنەمای نووسین و وەکو دەرمان ئایا دەرمانە یاخود سەرجادەیە پێڵەن هەر بوو سەرجادە ستریتی پێوتیانی دەرمانێکی سەرجادەی کە تۆ بۆ چارەسەری پزیشکی بەکار نایە هەندێک جار ئێمە هەندێک حەپمان هەیە کە بۆ پزیشکی چارەسەری بەکارهێنرێ بەڵام ئەگونجێت ئیدمان دروستکە لە لای تاک بەشێکی زۆریشیان ئەو دەرمانانە و مادانە کە لەسەر جادە مەسەلەن وەرەگیرێ وەکو تلیاک و حەشیش و ئەو بابەتانە کە ئەمانە هەمویان موادێکن لە دەرەوەی چارەسەری پزیشکی بەکاریە بەڵام هەندێک دەرمانمانێ ئازادشکێنە بۆ نمونە لە ڕابردووە ئێستا شەر وایە بەڵام بەربڵاوترین مادەی هۆشبەر کە لە عێراقا بەکار بهێنرێ لە کوردستانیشە بریتیە بە لە حەبێک پێڵەن حەپی تراماڵ حەپی تراماڵ ئازادشکێنە زۆر جار بەکارهێنێ ئینسان کە ئازارێکی هەیە ناڕەحەتی هەیە ئەم حەپە ئازادشکێنە بەڵام بۆ ئەگونجێت ئالودەبوون دروستکەوە ئالودەبوونەکەشی زۆر بەقووەت و سەریع و خێرایە ئەم جۆرە مادەیە ئێمە لەوە بەقووەتر و بەهێزتر بەکارهێنێ بۆ نەخۆشەکانمان لەژێر چاودێری پزیشکە کاتێک کەسێک تووشی جەڵدەیەکی دڵە بێ یان نەخۆشێکی هەیە بێ ئازاری توندی هەیە یان باش نەشتەرگەری وەکو مۆرفین و ئەمفیتامین ومانە بەڵامانە لەژێر چاودێری پزیشکیە بەسەرەن مۆرفین بەکارهێنرێت و ئەوانە نایەتە بەسەرجادە بەڵام حەپی تراماڵ ئاسانتر بەردەسێت بۆ بەربڵاوترین مادە بۆ بەکار هاتووە یا جاری وایە حەپی خەو ئەو حەپانەی هەموو حەپێکی خەون هەندێک حەپی خەو هەیە کە بەبێ ڕاوێژی پزیشک کەسێکی خۆ کوی کە لای خۆمان لە ڤالیۆمە یان هەندێک دەرمانی تر کە جۆری زۆرە بەکارهێنێ کەسەکە بۆی خەوی لێ بکەوێ بەبێ ڕاوێژی پزیشک بەڵام دواتر جسم و لاشەی ئالودەیە بێ و هۆگریە بێ بۆ ئێمە قۆناغبەندیمانێ بۆ مادانەی کە پزیشکین و چارەسەرین بەڵام ئالودەبوون دروستەکە هەندێک مادە هەیە بە هیچ شێوازێک نابێت لە دەرەوەی نەخۆشخانە لە هیچ کاتێکا بفرۆشێ و بەکاربێنێ پێوتر لە ژێر چاودێری توندی حکوومەتا بێ بۆ نمونە مەریوانە وەکو چارەسەری پزیشکی بەکارهێنرێ ئێستا لە کوردستانیشا بەربڵاوەکە مادەیەک و جەماعەتی کانەبیەکانە بەکارهێنرێ بەڵام ئەبێت لەژێر چاودێری توندی پزیشکی و حکومی ئابێ نابێت لە مەسەلەن دەرمانخانەیەکا بفرۆشتێ و دەرمانە دواتر هەندێک دەرمانی ترمانە کە ئاستی ئەمان چونکە ئالودەبوونیان بەهێزە توندە لەسەر کەسەکە یعنی بە خێرایی ئالودەیەکە وەک مەترسیشی لەسەر دروستەکە بۆی ئەمە ئەنجە دوای قۆناغەکانی تری وەکو حەپەکانی خۆ وەکو ئۆپیۆد و وەکو دەرمانەکانی ترکە ئەوانیش بە هەمان شێو ئەبێ لە ژێر چاودێری ئەو سیستەمەی کە لە کۆمەڵگاکە هەیە جا ئایا چاودێری تەندروستی ئەیکا یاخو سندیکایەکی پیشەی وەکو سندیکای پزیشکانیان دەرمانسازان چاودێری و دەرماناکە چۆن سەرفەکرێ تەنانەت دەبێ ئەو ڕەچەتەی کە پزیشکە گەینوسێ و دەرمانەی تایە بزانرێت چۆن سەرفکراوە بژێڕێتەوە لە هەڵگیرێ و دواتر هەموو ئێمە بەڕاستی من کاتێک کە مقیم بووم لە 2009 2010 دەرمانی حەدەرزی تراماڵ لەگەڵ پێفێدین کە ئەوانە ئۆپیدن من لە ناو جیفانما بۆکو پزیشک دەفتەرێکیشم پێ بوو یعنی ئەو کۆنتڕۆڵکردنی دەرمانە بەڕاستی هەر کاتێک نەخۆشێک بۆمان بکردایە کە ئازارێکی توندیە بوو لە تەواڵی یاخود لە نەخۆشخانەی مناڵبوون بۆمان ئەمان نووسی چێیە تەمەنی چەند ڕەچەتەی فایلەکەی ناوی چییە چۆنیە حەبەکە تەنانەت ئەبوایە بتڵی شوشەکەشمان ببردایەتەوە ئەوە کۆنتڕۆڵکردنیی وردە ئێستا ئەمانە
وەکو سیستەم نەماوە و کەسێک لەسەر جادە بە ئاسانی دەرمانێ ئەم بەشیشان دەرمانە بەشێکیشان گوتمەوانە کە بەبێ دەرمانی چارەسەر نین بەس بۆ ئالوودەبوون و بۆ چێژ وەرگرتنە جۆرێکی تر لە دابشکاریمان هەیە کە ئەوانش پێڵن لەسەر شێوازی کارکردنە کە مەش مەسەلەن دەمادەمان هەیە کە لەسەر شێوازی کارکردن بۆ نمونە مەی مەشروب کحول کە مادە کحولیەکان کار لەسەر لایەنێکی دەرونی ئینسانەکە حەپەکانی ئەوانەی کە پێوترێ هێورکەرەوە و خوێنەرن کە ئەمانەش دوو گروپی سەرەکین و ئەمانەش بەکارەهێنرێن ئۆپیدەکان ئەوانەی کە هەمانە پێڵن وروژێنەرەکان وەکو ئەمفیتامین و کۆکاین کافاین کە کافاین هەمومانەی خۆینەوە لە قاو و چاو لە بیبسیا هەیە کە بەکاری هێنین نیکۆتین کە جگەرە و نێرگەلەتیایەتی ئەمانە جەماعەتی کانەبیەکان وەکو مەریوانە و حەشیش بەمانای شیشە ناکە ئەوانەی کە ساڵە شیشە بەکارێنم شیشە جیاوازە وشەکەوا بەکارێ بەس ئەو حەشیشە ناگرێتەوە چونکە حەشیش مادەیەکی توند و بەهێزە بەڕاستی هیرۆین کە بەشەکە لە ئۆپید ئەمانە کۆمەڵێک ئەمیش گروپی تایبەتیمان هەیە کە بەکاری هێنێ کەسەکە بەپی جیاوازیان لەسەر میکانیزم شێوازی کارکردن لەسەر دەرونی مرۆڤ هەندێک کار لەسەر کۆمەڵێک دەمارە گوێزەرەوەکە هەندێکیان کار لەسەر بەشێک لە پێکاتی دەرون و مێشکی ئینسانەکە جۆرێکی ترمانێ مەسەتوانین دابشکەین بۆ یاسایی و نایاسایی لەسەر ئاسمنەمای یاسایی کەسەکە بەکارهێنە یا خود ئەو مادەیە نایاساییە بۆیە دەرمانەکان و مادەکان زۆرە ناچمە سەر تەفسیلاتی باسی هۆکارەکان بکەین من باسی هۆکارە دەرونیەکانەکەم وتری بەجێڵم بۆ بەڕێزان بۆ بە هۆکارە کۆمەڵایەتەکان باسکە لە ڕاستیە مرۆڤ کە پەنابە بۆ بەکارهێنانی دەرمانێک مادەیەک شتێک بەکاری بێنێ هۆکارە بنەڕەتی و ئەساسیەکەی ئەوەیە چێژی لێ وەرەگرێ یعنی ئەمە حقیقەتە چێژی لێ وەرەگرێ بەڵام ئەم چێژە چێژێکی کاتیە یعنی لە خۆڕە هیچ کەسێک پەنا نابە بۆی مادەیەک بەکاربێنێ ئەگەر سوودێکی لێ وەرنەگرێت بۆیە چێژێکی کاتی پێبەخشێ ئەم چێژە کاتیوا لەم مرۆڤاکە لەم تاکاکە دووبارەی کاتەوە بەردەوام بێ لەسەری وەکو باسم کرد لە پێناسەکە دەرەنجام ناتوانە بەبێ دەرمانەکە بشین بەڵام چی واکە من پەنابەرم بۆ مادەکە لە یەکەم جارە یەکەم هۆکارە و هۆکاری سەرەکی تاقیکردنەوەیە مرۆڤ فەڵێت ئەمە چ با تاقیکەمە بزانم ئەمە مەسەلەن چییە چۆنە کە ئەبینێ بەڵێ و ئیسفادەیەکی هەیە چێژێکی کەمی پێبەخشێ جارشکەش دووبارەیە کاتەوە بەتایبەت ئەمە لە قۆناغی نێوجوانێ بۆیە شەبینن لە نێوجوانی قۆناغی سەرهەڵدانیم گرفتانەیە چونکە قۆناغێکی هەستیارە جگە لە خاڵەکانی تیژ باسەکە هۆکارە دەرونیەکان یەکێک لە هۆکارەکان تاقیکردنەوەی ئەوان حەزەکەن هەموو شتە تاقیکەنەوە بەتایبەت ئەو شتانەی کە لەناو کۆمەڵگاکانە قەدەغەکراون پەنای بۆوە بە بەکارهێنێ هۆکاری دووەم بوونی سکاڵا و فشاری دەرونیە زۆربەی ئەوانەی پەنایان بۆ بردووە لە یەکەم جارە لە دوای تاقیکاری بریتە لەوانەیە کە کێشەیەشیان هەبووە پیاوێکە لەگەڵ هاوسەرەکەی کێشەیە بێت چێتە دەرەوە لە جێتی پەنابەرە بۆ بەکارهێنانی ئەوەی کە کێشەکەی خۆی چارەسەرکە چێ پەنابە بۆ خواردنەوەی مەی هاوڕێکی مەسەلەن جگەرەیەکی پێدا چێ نێرگەلا کێشێ چێ مەسەلەن مادەی کۆش بێت شتێکی پێڵ ئەمە حەپە خۆ پێی چاکەبی ڕاستی شەکە کەمێک پێ ئاسوودا بێ پێ هێورە بێتەوە و مێشکی پێی ئیستراحەتەکە بۆیە پەنای بۆ با دووبارە جارێکی دیش کێشەکەی هەیە کاتیان بۆی چارەسەرەکە شەوخەوی لێ ناکەوێ ئیستراحەت ناکە پێی ئیستراحەتەکە لەبەرەوە فشار یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە مرۆڤ والەیەکە بۆی ئەم فشار لەسەر دەرونی کەم بێتەوە پەنای بۆ بەرێ هەندێکی ترمانێ پێڵن تایبەتمەندیە کەسیەکان هەندێک تایبەتمەندی هەیە لە هەندێک مرۆڤ هەیە ینی هەندێک تایبەتمەندی مرۆیی خودی ئینسانەتیایەتی ئەو مرۆڤانە دەرکەوتۆ زیاتر پەنا بۆ مادەی هۆش بەرن بۆ ئەو مرۆڤانەی کە بە هەڵپەکارن ینی پێشەوەی بیر بکاتەوە ئەنجام پلانێک شتێک ئەنجامەدا چۆن حکوومەتەکان بەرەنگار ئەبنەوە لە ئەمان کاتە باندەکانیش وەسائلی خۆیان و پێش و پەناکانیان ئەو فڵانی کە ئیکەن ئەو هێزانەی بەکارهێنن هەتا بێ گەشە ئەکات تەتەور ئەکا بۆیە لەسەر ئاسی نێودەوڵەتی وڵاتان هەستیان کرد ئیتفاقی ڕێکەوتنامەی تاکی پەیوەندی بە مخدرات ساڵی 1961 لە توانایە نەماوە بەرەنگار بێتەوە بۆیە لە ساڵی هەفتەکە ئیتفاقیەکی دومیان هێنایە ئاراوە بۆ بەرەنگاربوونەوە ئەوە شەر دیسان عینەن بەشێت بە ئەڵێ سەیریان کرد میکانیزمەکان و کارکردنەکان سەر ئاسی نێودەوڵەتی ئەوەندە بەهێزنیە کە بەرەنگار بێتەوە بۆیە لە ساڵی 1970 ئەمەی متحیدە خۆی لیژنەی اقتصادی وەروە لیژنەی مخدراتی ڕاستبار کە زۆر بە وردی کاریان کرد لەسەر ئەوەی کە ساڵێک 6 مانگی پێچووتاوەکو اتفاقیەکان دانا لە نێوان وڵاتانە کە 6 وڵات ئینزیمامی کردووە بۆ بە ئەندام تیاکێکی لەوانە عێراقی ئێمەیە
لە هەرێمی کوردستانی چەتاوەکو یاسای ژمارەیەکی ساڵی 2020 کە یاسای بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکانە لەمە و دوار بە ژمارە یاسای ژمارەیەک ناویەبین بۆی کاتمان بۆ بگەڕێتەوە. هەرێمی کوردستان پێشتر بە یاسای ژمارە 68 ساڵی 65 ئیشیە کرد کە لە ژێر سێبەری ئەم یاسایە تەنها ئیتفاقیمانەوەی ساڵی 1961 بوو، بەڵام دوای ئیتفاقی ساڵی 1970 کاتەوە 1970 بۆیە پێویستی کرد ئەم یاسایە ئیتر وەلانین وەکو وڵاتانی تر یاسای تازەبینە ئاراوە. هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان لە 18 2000 ئەم یاسایی تەشریع کرد و وەروها بڵاوی کردەوە و لە مادەی 50 ئەڵێ دوای 90 ڕۆژ یعنی 18 2021 ئەم یاسا بەرکارە بێت. بەڕێزان ئەگەر سیر بکەین سەیری گرنگی ئەم بابەتە بکەین کە من بەم پێشەکیەکە بە دوو محور باسیەکەم، محورێکیان باسی گرنگی ئەم بابەتە ئەەکەم، محورێکی دومیشان کە تۆزێ زیاتر لەسەری ئەوەستەم باسی یاساکە ئەەکەم کە لە دەبەش پێگاتەوە 50 مادەیە، بەڵام لە هیچیان ناچبنەوە تەفاسیلەوە بۆ ئەوەی مەجای مناقەشات و قسەی هەردوو لە هەبێ. لە کۆتایش تێبینێکی زۆر گرنگ هەیە کە ئەیەم بەدوو خاڵ من ئەم ئەچمەنەوە بابەتەکەەوە بابەتەکەی دکتۆرمان بۆیە بەوا پێشکە زۆر باش بوو کە بۆ ئەوی پێناسەکە لای جەنابتان هەبێت وەروە هەر لە باسەکەی ئەوە بۆمان دەرەکەوێت کە ئەمە چ زیانێکی هەیە لەسەر تاک و لەسەر کۆمەڵگا لەسەر حتى اقتصاد و سیاست و حتى لەسەر کاری مخابراتی و هەموو بوارەکانی تری دەوڵەت و ژیانداری. کەس گەر سەری سەرژیوەنیەکانی جیهان بکەین، کوردستان، عێراق جیهان بکەین، بەڕاستی بڵین کێربەکەی بەرەو سەرەوە ئەڕوات هەر لە تەعاتیەوە هەر لە کارکردن لە نایباندەکانەوە و تیجارەتکردنەوە کە ساڵانە زیانەکانی لە بواری اقتصادا بە چەند تریلیۆن دۆلارێک نەک لە ملیارە نەماوە بە تریلیۆن ئەکرێت گەرچی وردی ئەحساییەکە. بەڕێزان لە سلێمانیا تەنهاونە لە یەک عملیە 207 کیلۆ مەوادی تریاکی و حەشیش و ئەوانە گیراوە کە جاران بە غرام ئەگیرا. لە ساڵی ئەمە 2014 ئیباس ئەەکەم. لە هەولێرە لە ساڵی 2021 لە یەک عملیە لە ناوبردنە 1200 کیلۆ کە 883 کیلۆ هیرۆین بووە کە جانتان نەزان زۆر بێ زۆری لە کۆلۆمبیاوە دروستەکرێت بۆ ئەوە لەوێ لە 65 هیرۆینی عالم لای ئەوان دروستەکرێت و حکومەت دەرەقەتیان نایە چونکە کە بان بەڕێەکەون ئیتر حکومەت هاواری دیاڕەسیە. لە هەولێرە لە ناو براوە کە ڕۆژنامە جیهانیەکان و بەتایبەتی شەفەق نیوز زۆر لەسەر نووسی ئەڵێ ئەکبەر عملی لە ناوبردنە گەورەترین عملی لە ناوبردنە لە جیهانە 1200 کیلۆ لە ماوەشە بەداخەوە 500 کیلۆ لە یەک عملیای گیرا لە هەولێرە. ئەمە سلێمانی ئەمە هەولێر هەڵەبجەی خۆمان تایسا ئەحساییەکی وردمان لا نییە، بەڵام لە یەک عملیە کە جارێکیان پۆلیسی دارستان بۆ کارێک ڕۆشتووە نەک بۆ مەسەری مخدرات چونکە جەنابتان نەزانن ئەوە ئیشی دەستگای ئاسایشە و بەڕێوەتی ئاسایشە بۆ ئیشێکی تر چووە لە یەک کۆڵا 190 حقنەی دۆزیوەتەوە. ئەمە پێمان ئەڵێ کە حاڵەتەکە هاتوۆتە ناو تەنیشتمانەوە ناتوێت ناو گیرفان و کەسوکار و ماڵ و بناڵمانەوە، یعنی ئەوە نەماوە بڵین ئەیشارینەوە بۆیە ضرورەت کاری لەسەر بکەین. لە ئاستی جیهانە بەڕێزان ئەگەر ساڵان کۆن ئەحساییەکە کاکتۆر باسیەکە 1.9 بووە لە کوردستانە ئەمەنەیە ئێستا بەس ئەو تەمەنی کە لە 15 ساڵە بۆ 64 ساڵە لە 100.3 حدی ئەدنا حدی علا لە 105.7 یعنی بۆیە ئەم لە ئەحسایەکانە ئەم جیاوازیە ئێنێت لەبەر ئەوەی ناتوانین بزەبت تحدیدی کەیت بڵێ ڕێک ئاوایە وەکو بابەتی کە نییە بەو جۆرە تحدید بکرێت. ڕێژەی مردن لە ئێستا لە 2021 لە جیهانە لە هەموو هزار کەسێک کە مودمینە 4 کەس ئەمرێت کە ڕێژەیەکی بەرزە. نەگەر ئەوە عمری تەمەنی ئەمانی کە بەکارێن لە ئاسی جیهانە تا 36 ملیۆن کەس تحدید کراوە 2 ساڵ تەمەن کەمەکاتەوە بە پێی عەجزی ناو گورچیلە و ناو بابەینە زیانە جەستەیەکانی. حکم دراوانمان لە کوردستانە بەڕێزان ڕاستە تا ئێستا زۆر نییە لەم بوارە، بەڵام بەڕاستی ئاوا بڕوات زۆر ئەبێت کە لە کوردستانە 175 لە سلێمانیە 175 کەسی ئیعداممان هەیە، حکمی ئیعدامان هەیە، کەسیان تا ئێستا نەچۆتە ئەو کەسانن کە بازرگانی مخدرات بن، بەڵام زیاد ئەبن وردە ئەگاتە ئەوەی کە ئەوانەشی بێت. زیانەکان بەڕێزان دکتۆر باسی کە بەس بن بە کورتی ئاماژە بەوانەکەم بەگشتی لەسەر ئاسی جیهانە 14 زیانی هەیە لەسەر تاک 14 زیان بۆ کا لەسەر ژیری ئەکات عەقڵی ئەگۆڕێت دوایەوە دەرونی ئەگۆڕێت ئەنجا بیرکردنەوەی تەسەوری بۆ ژیان ئەگۆڕێت، یعنی ئەوەی نامێنێت تەسەوری بۆ کەون بۆ ژیان بۆ ئینسانیەت چییە، تەسەوری تەسکەوێتەوە بەس تەنها لەسەرەوەی من چێژێک ببینم، طبعاً سەرەتا چێژە دواتر ئەبێت بە حاڵەتی اعتیادی دوای بە ئازار دواتر ئەڕوات تأثیر لەسەر تەسەور و ژیان ئەکات. حتا جۆرێکیمان هەیە کە نازم ئەم ڤیتامینان چێوەی شێو ئەو بەڕێزانەیە، بەڵام ئێمە بە پێی حکمی کە ماوەیەکیشمان تیا کردووە خوێندومانەوە ئەم کەسە لە کات و شوێنی خۆی هەڵەگرێت
لێرە دایبنێ وا نازانێت لێرەیە وا ئەزانێت ئێستا لە فنلەندایە و ساڵی 1970 نەگەر ئەوە دواتر نەفسێتی ئەگۆڕێت تونگوتیش ئەبێت هەندێکیان تونجی بەرامبەر بە عائیلە و مناڵ و کەسی لاواز ئەکەن هەندێکیان ئەگەنە قۆناغێک و بەرامبەر بە خۆیەکە کوژێت کە هەمان بووە لە ماوەی 2 ساعاتە گیرا و کاتێک مەزانی خۆی کوشتووە فریای نەکەوتویت ئەمانە لەسەر تاکە لەسەر کۆمەڵگا بەڕێزانەزان کە خێزان ئەڵەوشێنێتەوە کە ئارامی تێگەیات کە ئەوانە لەسەر ئاسی جیهانە لە 77 وڵاتە 36 ملیۆنە هەیە کە باسی یەکەین لەسەر ئابووری لە هەرکوێ هەبێ هەژاری دروست ئەبێت بەو عەقڵەتە جیاوازەی خەڵک ئەڕێ با ئێمە نێرگەلەوتی و چیمان هەبێ بۆی دەخلمان زیادێ وان نییە ئەمانە لە هەرکوێ هەبێ هەژاری دروست ئەکات بۆیە لە کاتی جائحەی کۆرۆنا مەسائلی تریاک زۆر بوو لە عالەمە بۆی خەڵک ئیشی نەبوو دەخلی نەبوو پەنا ئەباتە بەر ئەوەی کە خۆی مدمین کات کە لە کاتیشا پەروەردە نەکراوە وازحە لەسەر کاری دەوڵەت و ئیستیخباراتی باوەڕ بکەن یعنی لە چەند شوێنێکە کە باسی ئەکات ئەوانەی کە باسی ئەکەن مەسئولی زۆر گەورە هەیە کە لە ئاسی جیهانیە مەلاین دۆلار سەرفەکات بۆی وڵاتی گەشتکاتە سەر وڵاتێکی تر بۆچی لەبەرەوەی ئەو وڵاتە بەرهەمێنی یەکەمی بۆ نمە جۆرێکە لە تریاک بۆی وڵاتە کاول کات ئەوەی خۆی ساغ بێتەوە عیت تصور کە چۆتە چه ئاستێکەوە لەسەر ئاسی هەندێک شتیا دروست بووە کە پێشتر نەیبووە مەش گۆڕانکاریە ئاسایی بۆیەکە بەڵام پێویستیان بەوە هەیە بە تەنها ناتوان کۆمەڵگا وەڕابێنە لە ڕووی کەسی و تەندروستیەوە تەنها بە گرتوخانەکان بەڵکو لە شوێنی واکرێ و قسە ناکات بێدەنگە بە بەش ئەگەر خەبەریە بەڵام مەبەرجە خۆی تیانە بێ ئەگەر خۆی تیا بێت تۆ بتەوێت لە ڕوبەڕووی هەر بابەتێ بیتەوە دەستە و یەخە لەگەڵی دانیشی یا معاملەی لەگەڵا بکەی یان دەفعی بکەی یان ڕای بگری ئەبێ بابەتەکە خۆی بناسی ناسینەکەش ئەبێت دوو جۆ بێت جۆرێکیان پێوترێ جۆری پێکهاتەیی کە دکتۆر زۆر ئیشارەتی پیا من ناشمە ئەو بابەتە جۆرە پێکهاتیەکەی تەنها ئەوەی کە مساعد بێ بۆ بابەتەکەی من ئەوەی کە بیخەمە خزمەتی جەنابتان کە جۆرێکیان سروشتین بەو مانای نە کە خۆکردن ینی هەندێکیان وان بەڵکو مرۆڤ لە ڕێگەی چاندنەوەوانە وەکو حاڵەتێکی سژۆک و درەختیە وەکو گیایە وەکو گوڵێک سروشت ینی سەوز ئەبێ هەندێکیشان دەستکردن دروستکراون کە بەپێی ئەو جۆرانەی کە دکتۆرەکان پرسیوانەتە ڕوو 400 جۆر حەبی لەم بابەتانە هەن کە خراونەتە ناو چوارچێوەی بابەتی مادەی هۆشبەرەوە کە ترسناکترینیان ئەمەی کە پێی ئەوترێ کریستاڵ یا شیشە کریستاڵ شیشە کە ئەمە دایانشکاڵن چەند خولەکێک دوای بەکارهێنانی کاریگەریەکانی دروست ئەبێ ئەلبەت ئەمە من تەنها و کە نەزم بەشی دووەمی کە مەطلەبی منە ئێستا کە بمەوێ باسی کەم ئەوەیە کە سروشتی فعالیەتی لەناو کۆمەڵگا بە تایبەتی ئێمە لە هەرێمی کوردستانە لەکوێیە تەمان بۆ ئەوەی دیاردەیەک حاڵەتێک یان هەر بابەتێک بناسین ئەبێ بزانین لە چ قۆناغێک هەیە قۆناغمان هەیە پێوترێ حاڵەت دوای ئەبێتە دیاردە لە دوای دیاردە ئەبێتە کێشەی کۆمەڵایەتی یا کێشە دوای ئەبێتە ئافات ئایا ئێستا لای ئێمە ئەم حاڵەتە لەکوێیە ئێمە پێویستمان بە مێژوو هەیە مێژوویەکمان هەیە کە پێوترێ مێژووی هەرێمی کوردستان لە چوارچێوەیەکی ئیداریە کە لە ساڵی 1990 سەری هەڵاو لە ساڵی 1990 هەتا 2003 قۆناغێک و ئەم بابەتش لە خۆی ناساندۆ بە قۆناغێکا خۆی ناسانە لە 2003 بۆ 2010 قۆناغێکی کەی بڕیوە لە 2010 بۆ ئێستا قۆناغێکی کەی بڕە لە ساڵی 1990 ئومەمی متحیدە لە ڕێگەی ینی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان لە ڕێگەی بەشی بەرەنگاربوونەوەی توندوتیژی هیچ داتایەکی لە هەرێمی کوردستانە نە بە تیجاری نە بە بەکارهێنان تۆمار نەکرد واتە لە خواری حاڵەتیشەوە بەڵام دواتر بەهۆی ئەو جۆرە ڕووداوانە و ئەو سەربەخۆیی کە بە جۆرێک ڕاگەێنرا وردە خۆی خستە ناو بازنەی حاڵەت یعنی لە حاڵەت ئەبینرا لەولا دواتر هەر لە 2000 ینی پێشەوەی بگەیتە 2003 خۆی خستە ناو بازنەی دیاردە ینی ئەتر هەستمان پێکرد ئەمان بیست باسەکرا دکتۆرەکان سەرقاڵ بوون پێیەوە دیاردوەکو دیاردەیەکی لێ هاتوو بەڵام لە قۆناغی یەکەمی بازنەی دیاردا بوو لە 2003 لە دوای ڕوخانی سەدام بەهۆی ئەو کرانەوە کە ڕوویان بە ڕووی جیهانە هەرێمی کوردستان و ئەو شەپۆ لە ئەولەمەیی کە لە ڕووی تەکنۆلۆژیا و هاتنی خەتی ئەنتەرنێت وردە سەری هەڵا ئەجا ئەمە گۆڕە بازنەی دیاردەی بەجێ هێش ڕۆشتە ناو بازنەی کێشە هەتا 2010 ئەم بەکارهێنان ینی فعالیەتی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان بوو بە کێشە وەکو کێشە سەیری لێکرا وەکو بابەتێک کێشە وەکو کە بوو بە بابەتێکی کێشە ئیتر ئەو کەسێش کە تووشە بێ وەکو دکتۆری ئیشارەتی پێدا وەکو قوربانی سەیرەکرد چونکە هۆکارەکان هەموو شەخصەکە نین هۆکارەکان بێ ئەو چوارتن کە دواتر ئیشارەتی پێدەی لە 2010 بۆ 2020 لێرە دوو ئاڕا دروست بوو
هەردوو ئاڕاکە متفقن لەسەر ئەوەی کە بازنەی کێشەی بەجێهێشتەوە بەرەو بازنەی ئافاتی کۆمەڵایەتی. بەڵام ڕێی یەکەمیان ئەوە هێشتا نەچۆتە ناو بازنەی ئافات، بەڵام نزیک بووەتەوە لە بازنەکە. ڕێی دووهەمەڵێن نەخێر، نەک هەر نەچۆتە ناو بازنەی ئافات، بەڵکو خەتەرترین ئافاتیشە بەهۆی سێ هۆکارەوە. هۆکاری یەکەمیان ئەوەیە کە تەواو سنووری هەموو، یعنی زۆر بە ئاسانی سنووری هەموو وڵاتانە بڕێت، یعنی هیچ گرفتێک نییە لە هەموو وڵاتانە وجودی هەیە ئەم کار، ئیتر هەریەکەیان بە جۆرە هەرێکیان لە قۆناغێکە. دووەم بۆتە بزنس ئێستا، تیجارەتی پێوەکرێت. لە تیجارەتشە خەتەرترینی ئەوەیە کە بەشێک لە بەرپرسانی دەستڕۆشووی وڵاتان تیجارەکانن، تیجارەتی پێوەکەن، بۆیە ئەمانەی سنوورەکان بە ئاسانی بڕێ. لەم دوو خاڵە گرنگتریان کە ئەتوانی بڵین ئافاتە کە لە هەموو جیهانە نسبەی نیوە بەرەو ژوورتری بەکارهێنەرەکانی گەنج و لاوەکان، واتە گەنج و لاوەکان تووشی ئەم بابەتە بن، بۆی بەمسی حاڵەتە ئەمان ئەڵێن بەڵێ ئەمە ئێستا بووە بە ئافات. و پشتیش بە کۆمەڵێک داتا ئەڕەسن. ئەو داتانە کە من ڕەنگە بەشێکیان زۆر سەرسۆرهێنەر بن، یعنی بەس لە هەرێمی کوردستانە لە ساڵی 2010 941 تۆمەتبار دەستگیر کراوە، 76 سزا درراوە، 415 کیلۆگرام گیراوە. ئەم بێنەرە پێچای خۆتان وەرە بۆ 2021. لە 2021 تا 1113 کەس بە تۆمەتی بەکارهێنان و تیجارەت و هەموو شتەکانیەوە دەستگیر کراوە، 916 کەسیان سزا درراوە. بەڵام ئەو کەمیەتەی کە دەستی بەسەرا گیراوە، یعنی سەرسۆڕهێنەرە 557,740 کیلۆگرام دەستی بەسەرا گیراوە. ئەمە لە هەرێمی کوردستانە. ئەی چەندێک نازانی، چەندێک لە کۆڵانەکانەیە، چەندێک لەژێر پشتی و دۆشەک و ژوورە تایبەتی مناڵەکانمانە هەیە و ئاگامان لێنی، چەندێک لە ناو کتێبەکانە شاراوەتەوە، چەندێک لە ناو لای ڕەفیقەکان، چەندێک لە کوچە و کۆڵانەکانی کۆمەلگا هەیە. ئەتوانم بڵێن ئەوەنی کە هەیە. لەبەر ئەوەیە ئەو بۆچوونە ئەڵێن بەڵێ ئەمە ئێستا بۆ بە ئافاتێک لەسەر ئاسی جیهان. ئێستا لە 26/6/2021 نەتەوە یەکگرتووەکان ئاماری بڵاو کردەوە لە هەموو جیهانە 275 ملیۆن کەس لە عالەما بەکارهێنێ و ئالوودەیە پێوە، کە نسبەی لە 6 هەموو دانیشتوانەکە. 36 ملیۆن لەم 275 ملیۆنە ئەناڵێنن بەدەست بارودۆخی خراپی مێشکیانەوە. لە 40 بەکارهێنەرەکانی مێرد مناڵانن. لە 2020 بازرگانی مادە هۆشبەرەکان بەرز بووەتەوە بۆ ئاستی 325 ملیارد دلار، یعنی خەمڵێنرا بە 325 ملیارد دلار من متحیدە خستێتی ڕوو لەکەی لە 26/6/2021. ئەم داتانە داتای ئومەی متحیدە. ئەمە حەقی ئەوەیە کە پێی وترێ ئێستا ئافات، یعنی کۆرۆنا کە بە ئافاتێکی جیهانی هەموو جیهان لەسەری هاتە دەنگ، هەموو ئیتیفاق بوون لەسەری ئەم حاڵەتەی نەبوو لە ناو کۆمەڵگا و توانڕاش تا ڕادەیە کەس بگرێت. خاڵی دووهەمی لە ناسینەکەیە لەسەر ئاستی فعالیەتی ئێستا لە گۆڕەپانی سیاسەتی ناوخۆ، تەندروستی، پەروەردە، خۆشگوزەرانی، تاوان جوڵەی کردووە ڕۆشتووەتە ناو بووە بە پرسێکی، یعنی سیاسەتی دەرەوە، بۆ بە پرسێکی دیبلۆماتی و علاقاتی خارجی، بۆ بە پرسێکی استراتیجێکی عسکەری بۆ بەکارەهێنرێ ئێستا بە تایبەتی ئێستا لە ئەفغانستانە هەنگاوێکیان بە ئەوە ناوە. کەواتە ئەم دۆخەی ئێستا ئێمەتیان ئەبێ بزانین مادەی هۆشبەر بە قەناعەتی من و تەییدی ئەو بەشەیانەکەم کە ئێستا وەکو ئافاتێک لە ناو جیهانە بڵاو. زۆرترین نووسراو لەسەر ئەم بابەتێ، زۆرترین توێژینەوە لەسەر ئەم بابەتێ، زۆرترین قسەش لەسەر ئەم بابەتێ، بەڵام هەموو ڕۆژێکی زیادە، هەموو سەعاتێکیش زیادە. ئەبێ بزانین بۆ کاتێک ئەم هەموو توێژینەوە، ئەم هەموو باسە، ئەم هەموو قسە و باسی لێسەری، بەڵام ئەم بابەتە هەر ڕێگەی هێندەی ئەوەنە لەسەر کۆرۆنا نەوترا، هێندەی ئەوەنە ئیجراعات لەسەر کۆرۆنا نەکرا، بۆ ئەو تا ڕادەیە کەس کرا، بۆ ئەم هێشتا هەرماوە. ئێمە یەک شت هەیە لە هەموو جیهانە پێوترێت سێگۆشەی ئاڵتوونی بە وەبەرهێنان و بەکارهێنانی مادەی هۆشبەر، کە ئەویش سێ وڵاتن، یەکەمیان پاکستانە، دووەمیان ئەفغانستانە، سێهەمیان ئێرانە. سەیری داتاکانی ئێوە بکەن بۆی بزانن ئێمە لەکوێین. لە پاکستان 3 ملیۆن ئالوودەبوو هەیە، تازەترین ئاماری پاکستان 3 ملیۆن ئالوودەبوو هەیە، 7 بۆ 10,000 یەکتار زەوی بەکارهێنن بۆ بەرهەمهێنان. لە ئەفغانستان 3 تلیاک بەڕێژەی لە 180 بەرهەم ئەهێنێ
هیرۆین بە ڕێژەی لە سا 92 هەموو جیهان بەرهەمەهێنێ ئەمە لە ئەفغانستان لە ئێرانە 4 ملیۆن ئالوودەبوو هەیە نەک بەکارهێنەر ڕۆژانە 10 کەس بەهۆی ئالوودەبوونەوە ئەمرن و 70 کەسیش ئەبنە بەکارهێنەری تازە ئێمە دراوسەی ئەم سێگۆشەی